هانوکە نزیکەی 2000 سەربازی ئەمریکایی لە سووریان زۆربیان لە نزیک منبج بڵاوبوونەتەوە لەو ناوچەی لە دەست داعش سەندراوەتەوە لەلایەن هێزەکانی ناوخۆی کە ئەمریکا پشتیوانیان دەکات و زۆربیان شەڕڤانانی کوردن. لە وتارەکانی ئەم دوایەی سەرۆک ترامپ گوتوێتی کاتی گەڕانەوەی هێزەکانی ئەمریکا بە وڵات هاتووە، بەڵام کۆماندارەکانی لەشکری ئەمریکا و هەروەها ناوخۆ دەڵێن هێشتا زووە بۆ ئەو کارە. ئێمە ناوچەکانی خۆمان لە داعش ڕزگار کرد. هاوکات ئێمە هاوپەیمان و هاوڕێین پێکەوە لە هەموو ئەو شوێنانی کە ئازاد کراون. بڵاوکراوەیەک لەلایەن وەزارەتی دەرەوەی ئەمریکا و پنتاگۆن و بڵاوکراوەتەوە کە باز لە ڕێژەی ئەو سەربازانە دەکات کە لە بەرەکانی پێشەوەن لەگەڵ ئێمەدا. ڕێبەرە کۆماندارەکان دەڵێن کە ئێمە لە منبج دەمێنینەوە. کارمەندانی لەشکری ئەمریکا لە منبج لەم دوایەدا خاڵێکی پشکنینیان لەسەر گردێک نزیک هێڵێکی ئالۆزی لە نێوان هێزەکان بە پشتیوانی ئەمریکا و هێزەکان بە پشتیوانی تورکیا داناوە. پێشتر تەنیا پاسەوانی هەبوو، ئێستا ڕۆژەکە باشترە، پێویستە ناوچەکە بپارێزرێت و ئەرخایانی هەبێت کە هیچ هێرشێک لایەن تورکیاوە یان هێزەکانی تری ناوچەکە ڕوونادا. کۆشکی سپی لە ڕۆژی چوارشەمەدا دووپاتی کردەوە هێزەکانی ئەمریکا لە سووریا دەکشێنەوە، بەڵام هێشتا وادەیەکی بۆ دیاری نەکراوە. ئێمە گەرەکمانە سنگ بخینە سەر ڕادەستکردن بە هێزی خۆجەیی. ئەم کارە ئەنجام بدەین بۆ ئەوەی دڵنیابین داعش سەر هەڵنەداتەوە. بڕێک لەو دەستکەوتانەی بەدەستمان هێناوە نەهێنێ. جا ئێمە بەرەو ئەو ئامانجە هەنگاو دادەنین. هاوکاتی ئەوەی کە ڕەوشی ناوچەکە گۆڕاوە، ئەمەش لە سایەی سەرکەوتنی ڕابەرایەتی سەرۆک ترامپە. ئێمە لەم پرۆسەیەدا ڕەوشەکە هەڵدەسەنگێنین. هێندێشیکەران دەڵێن هێشتا داعش سووریای بەجێ نێشتووە، تەنانەت لەگەڵ ئەوەی ناوچەی زۆریان لە دەستداوە و هێزولیەکانیان دەیانەوێت دەست بەسەر ئەو ناوچانە بگرنەوە. ڕاوێژکارانی ترامپ ئەمڕۆ لە چەند ڕۆژانی ڕابردوو هەوڵیان داوە قەنەعەتی پێ بکەن کە کشانەوەی لە ناکاو لە سووریا لە ڕاستیدا لە بەرژەوەندی ئەمریکادا نییە، چونکە تەنیا رووسیا و ئێران هاندەدات ڕژێم لە دەمێشق بپارێزن. هەروەها لە ڕاستیدا واش دەکات تورکیاش بەردەوام بێت لە خۆتێوەردانی لەباری عەفرین، تەل ڕەفعەت و هەروەها زیاتر بەرەو ڕۆژهەڵات. ماوەتەوە بڵین پشتیوانی ئەمریکا بۆ کورد لە شەڕی دژ بە داعش لە سووریا و عێراق بۆتە سەرچاوەی گرژی و ئالۆزی نێوان ئەمریکا و تورکیای هاوپەیمانی لە ناتۆ.